بناوی خوای گەورەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر سەردانەکەی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و وەفدی یاوەری دەکەین بۆ ئەمریکا. دیارە ئێوارەی ئەمڕۆژ لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کۆبەوە. جۆ بایدن باسی لەوە کرد کە پەیوەندی عێراق و ئەمریکا گرینگە و دەستخۆشی لە سوودانی کرد بۆ بێزکردنی ئابووری عێراق و سربەخۆی لە بواری وزە. هەروە ئاماژەشی بۆ کرد کەوان پابەندن بە پاراستنی هێزەکانیان و هاوپەیمانەکانیان لە عێراق. سوودانیش باسی لەوە کرد کە دەیانەوێت پەیوەندی عێراق و ئەمریکا بگۆڕن بە هاوبەشێکی درێژخیان لە بواری سەربازی، هەروە ئابووری و کللتوری و بوارەکانی دیکە. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ڕەهەندەکانی سەردانەکەی سوودانی، ئایا سوودانی چی دەست دەکەوێت، عێراق چی لە ئەمریکا دەوێت و بە هەمان شێوە ئەمریکا چی لە عێراق دەوێت، سەبارەت بە هەرێمی کوردستانیش ئایا بەشێک بۆ لەم پرسە. لەگەڵ هەرێک لە بەڕێزان شیروان شەمێرانی شارەزای کاروباری عێراق لە ستۆدیۆ، هەروە لە دۆکەوە دکتۆر نەوزاد هێتوتی شارەزای کاروباری ئەمریکا و مامۆستای زانکۆ قسە لەسەر ئەم پرسان دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەیت مامۆستا شیروان، بەخێر بێن ئەگەر لە بەڕێستان و دەست پێ بکەین. سەردانەکەی سوودانی چۆن هەڵە سەنگێن و ئایا سەردانێکی پرۆتۆکۆلی یاخود سەردانێکی گرینگە کە ئەمڕۆژ لەگەڵ بایدن کۆبوونەوەی هەبوو؟ بسم الله الرحمن الرحیم. عادەتەن هەموو سەرۆکوەزیرەکانی عێراق هەمویان سەردانی ئەمریکایان کردووە. باشە. وابزانم عادل عەبدولمەهدی نەبێتەوە بەرەو سین چووە گەل لە خەیاڵم بێ یان عەبادی. تەنانەت لە ئەو پەڕێکاتی گرفت و مشکلە و قەیرانیشکەوە عێراق تێپەڕی پێ تێپەڕی کاتێکەوە مستەفا کاظمی سەرۆکوەزیران بۆ ئەوی سەردانی ئەمریکا کردو لەگەڵ سەرۆکی ئەمریکا بایدن دانیشت و باسی ئەوەی پێویست بێ کردیان. مەسئلەی ئەم جۆرە سەردانانە حاڵەتێکی ئاساییەکەوە لە نێوان دوو وڵاتە ئەو جۆرە سەردانانە هەیە، بەڵام سەردان بۆ ئەمریکا خۆی بۆ خۆی تایبەتمەندیەکی هەیە، چونکە ئەمریکا ئێستا سەرۆکی عالەمە، سەرۆکاتی عالەمەکە یان قیادەی عالەمەکە بە شێوەیەک لە شێوەکان و بێوێ بەو شکلی بێوێت تا ڕادێک ئاراستەیەکە مەگەر لە هەندێک وڵاتی زلهێز لە ژێردەستی دەربچن. و عێراقیش پەیوەندیەکی تایبەتری لەگەڵ ئەمریکایە هەیە، چونکە لە 2023 هەتا ئێستا عێراق لە دەسەڵاتی ئەمریکایە لە هێرش بهێنانەوە، لە داگیرکردنەوە، لە ئازادیەوە، هەتا کشانەوەی هێزەکان و تا ئێستاشکەوە شەڕی داعشەیە. بۆیە پەیوەندی نێوان عێراق و ئەمریکا وەک پەیوەندی نێوان دوو وڵاتی تر نییە، وەک عێراق و فەڕەنسایان، عێراق و بەریتانیان شتێکی تر نییە، بەڵکو کاریگەری ڕاستەوخۆی هەیە، هەم پێگەی ئەمریکا و هەم پەیوەندی بوونی لە ناو خاکی عێراقا زیاترە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەم سەردانە ئەوەی کەوا گرنگی بۆ عێراق، ئەمە خاڵی دووەم ئەم سەردانە لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنامە استراتیژیا هەیەکەوە پێش ساڵی 2010 لە حکوومەتەکەی یەکەمی نۆری مالکی واژۆی کرد لەگەڵ باراک ئۆباما. ئەو کاتێکەوە ڕێکەوتنێکی چوارچێوەی گشتی چوارچێوەیەکی استراتیژی پێوترێ ئەلیتاڕە استراتیژی لە نێوان ئەو دوو وڵاتە واژوو کرا. ئەمە هەمەلایەنەیە، ئاسایی شەگرێتەوە، سیاسی ئەگرێتەوە، ڕۆشنبیری ئەگرێتەوە، کۆمەڵایەتی و ئابووری شەگرێتەوە. هەموو ئەم لایەنانە لەوانەیە بەهۆی ئەو ڕووداوانەی کاو بە ئارسەر عێراق تێپەڕین لە 2014 تا ئێستا عێراقیان ئەو ڕێکەوتنامە بێ وەک پێویست نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. هەندێک گۆڕانکاری درێژ ڕووی داوە، ئەوەی پەیوەندی بە بانقەکانەوە هەیە، پەیوەندی بە داعش و سەر لە نوێهاتنی ئەمریکاوە هەیە، پەیوەندی بە گروپە چەکدارەکان و بۆمبارانکردنی ئەو بەرژەوەندەکانی ئەمریکاوە هەیە لە عێراقا. ئەمانە ڕوویداوە، بەڵام لە کۆتایە لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنامە دەرناچێەوە. ئەمانیش ئێستا ئەیانەوێ تەنها هەندێک میکانیزم دابنێن بۆ ئەوەیەوە ئەو ڕێکەوتنامەیە بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئالەیەتی زیاتری بۆ دابنرێت. باش، بەس سەردانەکە بۆ خودی دوای سەر عێراقیش قسە دەکەین بۆ هەرێمی ژایە گرنگی هەیە، بەس بۆ خودی سوودانی شخصی خۆش گرنگی هەیە ئەم سەردانە؟ بێگومان قبولکردنی ئەمریکا بۆ ئەوەی کەوا سوودانی بڕوات بۆ ئەوێ و پێشوازی لێ بکرێت لەلایەن بایدنەوە بە شێوەیەکی فەرمی مەخۆی بۆ خۆی معنای وایە تا ئاستێک ئەوان سوودانیان لا قبوڵە، لێی رازی، تا ئاستێک لایەن لا قبوڵە و ئەوەشی کەوا لێی رازی نەبن ئەکرێت لەوێ باسی لێوە بکەن. بەو شکل ئەکرێ مامەڵی لەگەڵا بکرێت، بەڵام مەرجش نییە هەموو شتێکەوە قبولکردنی سوودانی بێکەوە ئەڕوا بۆ ئەوێ ڕاستە مجرد پێشوازی لەکردنی بەمانە نەکرازی بوون قبولکردنیەتی قبول بوونێتی بەوە. بەڵامێکی هەندێک پرسی تر هەن لە چەند مانگی ڕابردوو بێزار بوون لە سوودانی و ئێمە ئەزانین کەوا زۆر هەوڵدراکەوە سوودانی بڕوا بانگهێشت بکرێت لەلایەن ئەمریکاوە، پێشوازی لێ بکرێت نەکرا. ینی کۆمەڵێ مەرج هەبوون یان بارودۆخەکە بە شێوەیەکەوە ئەمریکیەکان ئەیانویست جێبەجێ بکرێت اینجا
سودانی قبولی بکەن بچێتەوە پەیوەندی بە وەستانی گروپی بڵێن هێرشی گروپە چەکدارەکانەوە بوو ئەوەی ئینجازە بۆ یەکێکیانە سودانی کە ئێستا وەستاوە بڵێن ئەوەی جۆرێک لە ئاگربەستێ ئەوەی کەوا وەستاوە دوو هۆکار هەیە وەستاوەەوە کرێ باسی بکەین بەڵام گروپە چەکدارەکان یەکێکیانە مەسەلەی وەزارەتی خەزانەی ئەمریکی و بانکەکانی عراق و یاریکردن بە دۆلار یان دزەکردنی دۆلار بۆ ئێران یەکێکی تریانە مەسەلەی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستانە ئەویش خاڵێکی تریانە لەگەڵ پێکاتەکانی تریش بەڵێ دڵێن سودانی بەم سەفەرەی جارێکی و مسۆگۆ دەکاتەوە ببێتەوە بە سەرۆک وەزیرە مەرج نییە یاخود پەیوەندی بەوە نییە مەرج نییە کازمیان پێشوازی لێ کرد و لەوێ گلەیان لێ کرد و سەرزەنی شتێکی باشیان کرد و نەردیانەوە مستەفا کازمی ئەوە مەرج نییە ئەوە ڕاستە ئەمریکا بوونی هەیە بەڵام هەمیشە بنچینەی بوون بە سەرۆک وەزیران لە عێراقا پەیوەندی بەلایانیشی ئەو تارانەوە هەیە زیادەوەی کەوا پەیوەندی بە واشنگتۆنەوە هەبێت سوپاس دەکەین ئەگەر میوانەکەمان حاضر بێ کاک دکتۆر نەوزاد بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای کاک دکتۆر مامۆستا سەبارەت بە دیاریکراوی ئەمریکا چی لە عێراق و سودانیش دەوێت ئەو داواکارانی کە ئەمریکیەکان هەیەنەوە ئیدارەی بایدن نەهۆکار زۆر هەن ئەوەی کەوا بیانەوێت لە سودانی لە سەرەکی ترینیان مەسەلەی ینی پەیوەندی دەرەوە و ئابووری ئەم دوانە بە یەکەوە گرێ درێن چونکە تۆ ئەگەر بتەوێت پەیوەندیەکی دەرەوەی بەهێز دروست بکەی ئۆتۆماتیکیان مەسئلەی ئابووری و بازرگانیکردن لەگەڵ یا ئەڕوات ئەمریکا لەلایەکەوە ئێوەیەکەوە سودانی زۆر گرێ دراون نەبێت لەگەڵ ئێرانە حەیدەر ئەبادی و پێش حەیدەر ئەبادیشی تەنانەت هەوڵیان داوەکەوە عێراق بکەنەوە بەڕووی وڵاتانی ترا بە تایبەت حەیدەر ئەبادی بەس باجەکەیدا بە تایبەت بەڕووی سعودیە و ئوردون و ئەمانە باجەکەیدا کازمی تر هەندێک هەنگاوی نا بە ئەوی کەوە عێراق دوور بخاتەوە تا ئاستێک لە نەک دووری بخاتەوە بەڵام هاوسەنگیەک بپارێزێ لەوانەیە ئەمریکا ئەمەی بوێت لە سودانی ئەمەش خۆی بۆ خۆی مەسئلەی تر لەگەڵ خۆی ڕائکێشێتر چەکدارە مەسەلەی دۆلارە مەسەلەی ئابووریە مەسەلەی وزەیە وزە عێراق هەتا ئێستا ئەتیمال لەسەر ئێران ئەکا بۆ غاز بۆ نمونە بۆ کارەبا بۆ بەرهەمهێنانی کارەبا ئەمە تا ئاستێکەوە ئەمریکەکانی نیگەران کردووە چونکە ئەو گاماڕەوەی کەوا لەسەر ئێران هەیە بەهۆی بێتوانایی عێراقەوە تا ئێستا هەندێک جار ئیسtisنا کراوە بۆ عێراق بۆ مامەڵەکردن لەگەڵ ئێرانە ئەمە خۆی بە خۆی شتێکە حاڵەتی تر ئەوەی کەوا بێوە دیسان هەر ئابووری و سیاست و دیبلۆماسیەکەیە ئەوەیەکەوە ئەیانەوێ شەریکاتی کۆمپانیەکانی ئەمریکا زیاتر بوونیان هەبێت لە عێراقا و هاوکاری عێراق بکەن بۆ ئەوەی کەوا هەندێکی تر لەلایەکەوە بۆ خۆیان باشە بۆ ئەوەی کەوا بازرگانی ئەەکەن و کۆمپانیەکانان بێتە عێراق ئیشی زیاتر بکە لەلایەکی تریشەوە بۆ ئەوەی کەوا بەشێک لەسەر بەخۆیی و زابن بە ئەمریکا تا بەم بە عێراق ئیسان لە ئێرانی دوور بکەنەوە ئەمە ینی مەسئلەی ئابووری دیسانەوە دۆلار مەسئلەی پەیوەندی سیاسی و دیبلۆماسی ئەمەش خۆی بۆ خۆی ئاسایش لەگەڵ خۆی ڕاکێشە ینی ئەمریکا ئەمەی ئەوێکەوە عێراق بەشێک جۆرێک لە ئێران زیاتر نەبێت بە بەشێک لەو هەرێمەیکەوە ئێران دروستی ئەکات لە منطقەکە و زیاتر لە ئەمریکاوە نزیک بێت طبعا ئێرانیش ئەوێ زیاتر لە ئەمریکاوە نزیک بێجا ئەو کاتە ئەمێنێتەوە ئەوەی چەندە سەرکردایەتی سیاسی لە عێراقا ئەتوانن کە هاوسەنگیەک لە نێوان ئێران و ئەمریکا بە پارێزنیان پەیوەندیان لەگەڵ هەردوو لایەکە هەبێت باش بەسەوەی کە پێویستە بە پرسیمانەوە هێزەکانی ئەمریکا سودانی لە بەردەم بایدنیش باسی و کەدانەوێت ببن بە هاوبەشێکی درێژخەیان لە بواری سەربازی بوارەکانی دیکەش دیارە ئەرکی هێزەکانی ئەمریکا هاوپەیمانەکانیان چی لێدێت؟ ئەو هاوپەیمانیە یان ئەو ڕێکەوتن نامە چوارچێوە استراتیژیەکەوە واژوو کراوە بەشێکی پەیوەندی بە ئاسایشەوە هەیە هاوکاری سەربازی و ئاسایشی لە نێوان بەغدا واشنگتۆن ئەوە وای کردووەکەوە ئەمریکا پابند بێ بە پاراستنی ئاسایشی عێراق بە تایبەت لە دەرەوە چ لە ئاسمان چ لە سەرزەمین ئەمە بەشێکە لەو ئیلتیزاماتێکەوە ئەمریکا بەرامبەر بە عێراقەتی و عێراق خۆشی داوای لێکردووە چونکە ئەو کاتێکەوە ئەوە واژوو کراوە عێراق لە بارودۆخێکی زۆر نەهەستیارە بوو ئەمریکا زیاتر بە قووت بوو لە عێراق ئێستا بارودۆخەکە گۆڕاوە بوونی ئەو هێزانی کەەوە ئێستا لە سەرخاکی عێراق هەن ئەو هێزە ئەمریکیانە ئەوە ناچێتە ئەو چوارچێوەی استراتیژیەوە ئەوە ئەچێتە ڕێکەوتن نامەیەکی ترەوە کە باسمان کردووە پێشتر لە 2014 پاش دروستبوونی داعش عێراق داوای کرد بە شێوەیەکی فەرمیکەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان بێنە عێراق بۆ ئەوەی کەوا ڕوبەڕووی تیرۆر ببنەوە ئەویش ئەو ڕێکەوتنامە استراتیژیش هەرەوە ئەخوازێت پاراستنی ئەمن و ئاسایشی
عێراق لەلایەن ئەمریکا و هێزانەوە و دەوڵەتەکانەوە مامەڵەکردن لەگەڵ ئەمە بەیوەندی بە وەزارەتی دەرەوەی عێراق و باڵیۆزخانەی ئەمریکاوە هەیە لە بەغدا هەتا ئێستا بە شێوەیەکی فەرمی عێراق هەنگاوی بۆ ئەوە نەناوەکەوە ئەو هێزە ئەمریکانە لە عێراق بڕۆنە دەرەوە ئەمە خاڵێکی تر پێش ئەوەی کەوا سوودانی بچێت بە واشنگتن بە 3 ڕۆژ بابەتێکی بڵاو کردەوە لە فۆرین ئەفایرز کاروباری دەرەوەی ئەمریکا بابەتێکی نووسی و لە ڕۆژنامەکانی شالێرە بڵاو بوویەوە کاتێکەوە هاتۆتە سەر ئەو خاڵێکەوە ئێستا جەناوت باسی ئەەکەی ئەڵێ ئەوە مەسئلەیە کە پەیوەندی بە هەندێک کارگەڕی ناوخۆیەوە هەیە پێویستمان بە کاتی زیاتر ئەمە بۆ گروپە چەکدارەکان بۆ هێزەکانی ئەمریکاش ئەڵێ ئەبێ هەوڵ بدەین بە هەردوو لامانەوە وردە وردە هەندێک ئەجندەدا بنێن هەندێک هەنگاو بنێن بۆ ئەوەی کە بچنە ببن بە ڕاوێژکار نەک هێزی جەنگاوەر واتە سەربازی ئەمریکی لە عێراقان نەکەن بۆ شەر تەنها بۆ ڕاوێژکار ئەگەر تۆ بەدەوەداچوون بکەی ینی بەوردی و ینی لە دوانی سەرکردەکانیان لە دوانی بەرپرسەکانی ئەمریکا بخوێنیتەوە ئەمریکەکان هەرواڵێن ئەڵێن ئێمە هێزی جەنگاوەرمان لە عێراقانیە ئەوەی کەوا هەمانە ڕاوێژکارە کەواتە هەر ئێستا ئەوان گەیشتونەتە ئەو ناونیشانەی کە دا ئەنرێیان ئەدرێ بە ئەو هێزە ئەمریکانی کەوا لە عێراقا هەن لەلایەن هەردووکیانەوە ئەویش بریتە لە ڕاوێژکار بەڵام ئایا لە چەکدارەکانی تر قایل ئەبن بەوەی کەوا ڕاوێژکاری ئەمریکی هەبێ لە عێراقا یاننا طبعا ئەوە یەکێکن بەڵام بە شێوەیەکی گشتی شیعەکانیش خۆیان زۆر جەخت ناکەنەوە لەسەر ئەوەی کەوا هێزەکانی ئەمریکا ئێستا لە عێراقا دەبچن باش بەس پشتیوانی سوودانی هەبوو لەلایەن چوارچێوی هەماهەنگیەوە لەم سەردانە پشتیوانی نسیوان بارزانی شەبۆ کوسەر و کێرێم کەوتی پشتیوانی لە سەردانەکەی پشتیوانی سوودانی بۆ سەردانەکەی پەیوەندی بە چی هەمووی ئەوەی کە چوارچێوی هەماهەنگی شیعەکان ئەوەش کە وەکو سەر و کێرێم باسی بە نسبەت کوردەوە هەتا عێراق لە ئەمریکا نزیک بێ بۆ کورد باشترە ڕاستە لەوانەیە زۆر نزیکبوونی شوا بکات لەوەی کەوا بەغدا ئەمریکیەکان بەکاربێنن بۆ بشارتنە سەر کوردستان لەسەر هەندێک سیاست ئەمە ئەوەی کاگنێچیر ئەوەی چوارچەوەی هەماهەنگیش چونکە ئەیانەوێت لە دەسەڵات بمێنەوە نانەوێت ئەمریکیەکان زۆر بکەن لە خۆیان سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاک دکتۆر نەوزاد سوپاسیان بەدەبوونی بەڕێزیش دەکەین ببوورە درەنگ کاتینە خزمەت جەنابەت سەرنجی بەڕێزت چییە وەکو شارەزایەکی کاروباری ئەمریکا لەم سەردانە و پێ دوایە سوودانی جاچی لە بواری سەربازی بێ ئابووری بێ وارەکانی دیکە بێت هیچی دەست دەکەوێت لەم سەردانە؟ بەڵێ کاکتۆر گوێت لە ئێمەیە؟ کاکتۆر؟ کاکتۆر نەوزاد؟ کاکتۆر ئێستا گوێویستی ئێمەی؟ کاکتۆر؟ گوێت لە دەنگی ئێمەیە کاکتۆر؟ کاکتۆر نەوزاد؟ بەڵێ کاکتۆر گوێت لە ئێمەیە؟ بەڵێ سوپاس دەکەین ببوورە درەنگ کاتینە خزمەتت سەرنجی بەڕێزت لەسەر سەردانەکەی سوودانی وە چی دەست دەکەوێت لە بواری سەربازی بێ لەم بڵێن گەشتێک لەم سەردانەی بۆ ئەمریکا لە بواری ئابووری و لە بوارەکانی دیکە هیچی دەست دەکەوێت سوودانی؟ بەڵێ زۆر سپاس بێگومان ئەم سەردانێکی گرنگە بەتایبەتیش بۆ عێراق بەتایبەتیش سەر ئەم سەردانەی سوودانی دیارە زۆر مەلەف و پرسانێکە خاست و باسی لەسەر دەکرێت بەتایبەتیش ئەم سەردانەی سوودانی زۆر مەلەفی هەیە بەتایبەتی پەیوەندی بە فاکتەری ئابووریەوە هەیە یەکێک لە فاکتەرە گرنگانەیە کە نەخشەی لەسەر دەکرێتن بەتایبەتی زۆر گرنگە عێراق ئەم لە دیداری جو بایدنیش کە دنیام ئێوە دیتان باسیەوەیان کرد کە هەوڵ دەدەن کە کۆمپانی ئەمریکا زیاتر بێنە عێراق و ینی زیاتر ئینڤێستمنتی بگەین کەواتە لە باری ئابووری کە لە خەڵە گرنگیەکان کەم لەنێوان هەردوو لە باز دەکرد و هەوڵ دەدرێت کۆمپانی زۆری ئەمریکا بینە عێراق و بەرهینان بکەن بەتایبەت لە باری کەرتە جیازەکان و لە کەرتە ئینەرژیش بەتایبەتی ئەمە یەکێک لە خەڵە گرنگیەکانە خەڵێکی تریش بەتایبەتیش کە هەم ئەمریکا هەمیش سوودانی جەختی لەسەر کرد باسی مەسەلەی
پرپیدانی پندیکانه یعنی بتایبتیش او رکوتنی پیالین چارچوبی هم چارچوبی رکوتنی چارچوبی استراتژی اوی که ل 2008 لنیوان امریکا و عراق واجو کراوی زندو کرنوی او رکوت نامه و هولدان باهای پیوندیکان بتایبتیش که زیاتر ل چارچوبی که آسایشی دان زیاتر بگازن چارچوبی که آبوری چارچوبی که بازرگانی چارچوبی که کلارای پرورده و بازرگانی هم آوانه یعنی زیاتر او پیوندی برای پیش ببن و خاله که دیتریش من پیمایه که زور گرینگ بتایبتیش بولان عراق بتایبتیش بو ایران و هزا او چارچوبی هماهنگی او زیاتر باسی او دکرد که چارانو سیمانه و هزکان امریکا لعراق دا بتایبتیش یک او یک لو خالانه که بتایبش لان عراقی و شیعه کان او انا نزدیکی لایران زور جخل سردکن که دبی جدول زمان اقدام بنرید یا خود خشته اقدام برید هزکانی امریکا لعراق بکشنه و بتایبش لم دا هر چه نچونه تفاصیل بلام سودانی دیو توازن اقرار گرید لانی وانا وی هم امریکا راضی بکتن همیش لان شیعه راضی بکه بتای بلا بیش ما نچید یعنی ناکو کی زور علی عراق سر هم پرسه لانی کردی لانی سنی لگلوانی نزاک امریکا بتای العراق بچ نداره و هر والا بیاننامه لزور بیاننامه امریکاش با سواده کریتن که حتی است عراق آمادنی یعنی ما آماده بخشتاق دا بنی بتایبت لجنه کش بکین را سبارت هم پرسه و سودانیش با سوای کرد که پایبند بن ببریارکان او لجنه یعنی توصیاتی او لجنه استادیارنی او لجنه توصیات و پیشنهاد شده بیر بالام بیگمانی که لا فاکتور کانتی و کاماجا پکت مسئله مانوا نمانوا هزکانی امریکا لعراق دا بتایبت او پیدا گوت روش کار کان اما اشغال کی گرینگه بیگمان پنجکانی حریم و بغداد فاکتور کی گرینگه باز دا کرت مسئله انرژی هم مسئله سر بخو عراق اگر دتانوی دتان زیاتر سرم پرسنخ حساب کی باشه کاکتور بزوی که پیوندی به بواری آبوریوه که بلندگاه لو برهنانی کمپانیەکانی ئەمریکا وەکو دۆلاریش دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار باش دەبێت چونکە سوودانی لێدوانێکیشدا بوو گەنجینەی ئەمریکا تێبینی نەمابێت لەسەر بانکە عێراقیەکان بێگومان ئەوەشی فەکتەرێکی زۆر گرنگە لە پەیوەندی ئەمریکا و عێراقدا بەتایبەت شێمە ئازانی بەتایبەت ئەو داواتەی کە عێراق دەست دەکەوێت بەتایبەت داهاتی ناتەموو لە بانکەکانی ئەمریکایە کەواتە ئەمریکا کارگەریەکی ڕاستەوخۆی لەسەر ئابووری عێراق یعنی دەبێت بەو شێوە پەیوەندیەکان بخینەوە بەتایبەت لە بواری ئابووری تا چەند پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق بەراو پێش بچن لە ڕووی سیاسی لە ڕووی بازرگانی و کۆمپانی زۆر ئەمریکا بێتە عێراق و تا چەندیش ئەمریکا لەوە دڵنیا بیت ئەو پەڕەی دێتە عێراق ناچیتەوە ئیران یاخود بە شێوەیەکی دزی ناچیتن بۆ لەبەرەوەی ئێمە ئازانین کە گەمۆری ئابووری لە زۆر بادا بەسەر ئیراندا سەپێنراوە یا زۆر بانقیش لە عێراقن یعنی با گوتەی ئەمریکا کە پارەس پێ دەکەنەوە یاخود دەبەنە ئیران تا چەند حکوومەت عێراق پابەند بیت بەو ڕێژ یاسانەی کە ئەمریکا سەپاندیەتی بەسەر عێراقدا من پێم وایە هم پەیوەندیەکانی ئابووری بەراو پێچەچن هەمیش دولار یعنی دنیای عێراقیش یعنی بەهایەکی بەرزتر دەبیتە بەتایبەت وەکو ئاماژەمان پێ کرد ئەگەر یعنی لە چارچوەی ئەو یاسا و ڕێسانەدا بێت کە ئەمریکا دانراوە بۆ عێراق و تا ڕادێکی تریش دەتوانین بڵێن مەسەلەی بە بانکیکردنی پارەی ئەوە زیاتر شەفافیەت دروست دەکات زیاتر وا دەکات کە ئەمریکا باوەری بەوە هەبیتن پەیوەندیە بازرگانیەکانی لەگەڵ عێراق بەهێز بکات یاخود دولاری زیاتر بنیتە عێراق ئەمانە هەموو لەو چارچوەیە بەتایبەت وەکو ئاماژەم پێ کرد تا چەند عێراق پابەندە بە باو ڕێککەوتنە لەگەڵ ئەمریکا کراوە لە باری بەتایبەتی دولار و ئەوانەدا ئەگەر عێراق پابەند من پێم وایە بارودۆخی ئابووری عێراق باشتر دەبێت و بارودۆخی با عێراق بای دیناریش لەوانە بەرزتر ببیت باشە کاکتۆر کە پێویستە بێزەکانی ئەمریکا ئەگەر گفتگۆی لەسەر بکرێت بە بۆ چوونی بەڕێزت یعنی ئەرکەکان دەگۆڕدرێت یاخود ئەو ئیتفاقە ستراتیجیی کە هەبوو پێش بڵێن 2010 دیاری کرده بوو وەرکی هێزەکانی ئەمریکا چۆن بوو لە عێراق کە ئێستا بازەوەکە بگەڕێنەوە بۆ بڵێن ڕێکەوتنێکی ئیستراتیژی هاوشێوە بڵێن عێراق و ئەمریکا بگەڕێنە ڕێکەوتنێکی لەم شێوە بێگومان ئەو ڕێکەوتنەی کە پێدەگوتێت چارچوەی ڕێکەوتنی چارچوەی استراتیجیاوی کە یاخود ڕێکەوتنی استراتیژیکە دوو ڕێکەوتن بوو لە 2008 لە نیوان ئەمریکا و عێراق کراون ئەو دوو ڕێکەوتنەوە زۆر گرنگ بوو یەکێک پەیوەندی بەتایبەتیش پەیوەندی بەباری ئابووری و ئابووری و سەقافیانەیەکیش پەیوەندی بەباری ئەمنیەوە یعنی ئێوە ئازان لە 2008 بەتایبەتیش کە جەدوەلە زەمانێک دانرا لە 2011 هەموو هێزەکانی عێراق کێشانەوە بەڵام بە پێ ڕێکەوتن بوو لە نیوان ئەمریکا و عێراقدا بەڵام لە 2014 لە مانگی سپتێمبەر لەسەر داخواز عێراق دیسان هێزەکانی هاوپەیمانان و هێزەکانی ئەمریکای گەڕانەوە عێراق بۆ یارمەتیدان عێراق لە شەڕی دژە داعش و لە 2021 ئێوازان 4 گەڕی دیالۆگی استراتیژی کران لە نێوان عێراق و ئەمریکادا لەو 4 گەڕەدا ڕێککەوتن کرا کە
ئەرکی هێزەکانی ئەمریکا گوازراوە لە هەریزی شەرکەرە بۆ هێزی ڕاهینان ڕاوێژکاری ترینینگ پێشکەشکردنی ڕاهینان بە هێزەکانی عێراق و هەردوو ڕێککەوتونە لەسەر ئەم چارچێوە بەڵام ئێستا داخوازێکی ترە بە تایبەت لە لایەنە شیعەکان کە دەبیت بە شێوەیەکی کوتایی بە ئەرکی هێزەکانی ئەمریکای ڕاوێژکاریش بینیتن بەڵام ئەوە پێویستی بە ڕێککەوتنە یعنی دەبێت ڕێککەوتنە لە نێوان عێراق و لە نێوان ئەمریکا بکرێت بەڵێ ئاسایی هێزەکە بەر لە چارچێوەکانی استراتیژیدا باسیەوە نەکرا بۆ حتا ئەمریکا لە عێراق دامینیتە بوون منە باسیەوەی کراوە بە تایبەتیش ئەمریکا بۆینە قواعدی هەمیشەیی لە عێراق دابنیت کەواتە مانای ئەوەیەکی لە خەڵکان کە عێراق دەتوانێت داوای ئەوە بکات هێزەکانی ئەمریکا ڕاوێژکارەکان لە عێراقش نەبین بەڵام دەبیت پێویستی بە ڕێککەوتنە ئەمریکا جەخ لەسەر ئەوە دەکات ئێستا مەترسی عێراقەیە بوو نمونە مەترسی داعشە لە عێراقدا یەکێ لە خاڵەکان ئەوەیە عێراق ناتوانێت سەروەری سیادای خۆی بپارێزیتن و خاڵێکی دیتریش ئەوەیە لە ڕووی ڕاهینان و ترینینگ و پێشکەشکردنی ڕاوێژکاری بێگومان توانای سوپای عێراق لە ئاستەدانیە بتوانێت بەرگی لە سەروەری سیادای عێراق بکات ئێستاش لەگەڵ دابیت و لە داتوجە لەبەرەوە لەجنایەکی باڵا پێکینراوە وەکو ئاماژەش پێکرد سودانی لە میتینگەکانی خۆدا لەگەڵ بلینکین لجنەیەکی باڵا پێکینراوە ئاستی توانای سەربازی عێراق و لە ڕووی ڕاوێژکاری لە ڕووی ڕاهینان و توانای بڕوبەراونەی داعش ئەگەر ئەو لیژنە بڕیار بداتن عێراق گەشتا واستەی دەتوانێتن بەرگی لە سەروەری سیادای خۆی بکات و لە مەسەلەی تیر و سەقامگیری ئەوانە ئاسایە احتمالە بەرنامە جەدوەلێک دابنی بەڵام درێژ خواهان دەبی نەک بوو مەسەلەن لە مای مانگێتە من پێم هاتوو 2008 چون بەرنامەیەک دانا دوای 2 ساڵ هێزەکانی ئەمریکای کێشنەوە دەتوانێت لە دوای بایدن لە دوای ساڵێکی تر هێزە ڕاوێژکارەکان بکێشنەوە بەڵام بەڕێککەوتن و هەماهەنگی دەبێت نەک بە شێوەیە کە لە ئەفغانستان ڕوویدا باش کاکتۆرە پرسیارش بە کوتی دوای دێمەوە خزمەت ئێستا ئەمریکا جگە لە پاراسی نێردە دیبلۆماسیەکان مانەوەی هێزەکانی جابار ناونیشانێک بێ و نەڕۆشتنی دۆلار بڵێن بۆ ئێران هیچ تری لە عێراق دەوێت نازانم پرسیار باش تێنەگەیشتمەوە بەڵێ سەبارەت بە داواکاری ئەمریکا جگە بڵێن لە پاراستنی نێردە دیبلۆماسیەکان بنکەو هێزەکانی لە عێراق نەڕۆشتنی دۆلار بۆ ئێران هیچ تری لە عێراق دەوێت؟ وەک ئاماژەمان پێکرد یعنی ئەمریکا زۆر داواکارە بوو نمونەیەکێ لە داواکارەکان بێژگە لە مەسلەی دۆلارە لە پاراستی نێردە دیبلۆماسیەکان یەکێک لە داواکارەکانی تری ئەمریکای کە بەردەوام جەختی سەر دەکات پاراستنی سەروەری و سیادەی عێراق ئەمە بەستیش ئەوەیە سەروەری سیادەی عێراقەوەیە دوو خاڵی گرنگیایە یەکەم ئەوەیە کە کوتایی بەو دەسوێردانە بینی لەلایەن دەوڵەتانی هەرێمیە دەکرد بەتایبەت مەبەستی ئەمریکاش ئیرانە و خاڵی دوایمیش لەسەر ئاستی ناوخۆی مەعزانی حتا ئێستاش بەڕاستی کێشەیەکی گەورەیە کومەڵە گروپی میلیشیاهەیە لە عێراقدا کۆنتڕۆل نەکراون لەژێر دەسەڵی دەوڵەت عێراقدانی تەنانەت ڕاستاوخۆن دەکەن فەرما لە دەروە عێراق وەردەگرن ئەوەی پێیاڵێن گروپی مقاومە ئیسلامی لەبەرەمە بێگومان یەکێکی تر لەو خاڵانەی کە لەگەڵ سودانی باز دەکرد و گوشارش لەوانە درز بکرێت سەر سودانی ئەوەیە کە دەبی سودانی هەوڵ بدات هێزە چەکدارەکان هەمووی لەژێر چەتری هێزی سوپای عێراقدا کوب بکرێتەوە یاخود هێزی بە وازحی بڵێن هێزەکانی حەجی شەعبی بەتایبەتیش ئەوانەی کە ناویان لە خونەوە مقامە ینی کۆنتڕۆل بکرێن دیاردە چەکداری کۆنتڕۆل بکرێت بێگومان ئەوەیش یەکێکە لەو خاڵانەی کە لەگەڵ لایەن عێراقی باز دەکرێتن بەڵام دەزانین خۆی مەعزانی بارودۆخە عێراق چونە سوودانیش لەو ئاستەدانیە کەسێکی بەهێز نییە کەسێکی لاوازە لەلایەن چارچەوەی هەماهەنگی دانراوە کە مسەیتەرن سەر پرۆسەی سیاسی عێراق خۆیان دەتوانن هەم سەرۆک و وەزیر ئەگەر بەدڵیان نەبیتن لا بدەن لەبەرەمە بێگومان سودانی دەیەوێت تەوازنێک ڕاگیرێت هەم ئەمریکای ڕازی بکات هەمیش هێزە شیعەکان ڕازی بکات بەڵام ئەو ڕاگررتنی ئەو تەوازنەش بەڕاستی زەحمەتە بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر دێمەوە خزمەتت مامۆستا بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە بەشداری بڵێن لایەنە کوردیەکان یاخود هەرێم لەشان دەکەتە لە ئاسی پێویستە باسی سەفیندزەی دەکرێت بڵێن کە بەشدارە بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی هەرێم و سەرۆکی لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی پەرلەمانی عێراقیش لە پشکیەکی دیلان غەفور و ڕاوێژکارێکی بزانم سوودانی شەر فەرات عالادین کوردە ئەوەی وەک کورد بەشداری بکات تەنها نوێنەری هەرێمی کوردستان بێ کاکسەفینە باشە دیلان خان وەک پەرلەمانە یعنی ئەگەر عەرەبێک بەرپرسی لیژنەی پەیوەندەکانی دەرەوە بووایە ئەو ئەڕۆژ دیلان نەئەچوو باش ئەمە ئەوە کاک فەرهاد عەلاءالدین کە وەک ڕاوێژکار ئەوی وەک ڕاوێژکاری سوودانی بەڵام ئەگەر ئەویش لەسەر پشتی کوردا بنین ینی بوونێکی وای نییە لە ناو شاندەکەکەوە ئێستا چنە ئەمریکا
بوونی کورد زۆر زەرور نییە لەوانەیە کاکسەفین ێستنها بەس بۆ حزۆرێک بێ بۆ حزۆرێکی هەرێمی بێ بە تایبەت لە دانیشتن لەگەڵ بایدن وەک هێڵێکی ئەمان گرنتیەک نەوەک شتێک باز بکرێنەوە شاندی عێراقی هەندێک قسە بن بەگوێی ئەمریکەکانە لەوێ هەبێ ئەم هەندێک داواکاری ترما بێ لەو بارا بێ بەڵام لە ئەو دانیشتنیکەوە ئێستا هەیەوە ئەزانم بوونی کورد زۆر گرنگ نییە لەوێ لە مەرحلە گرنگی ڕسمی بۆچی چونکە ئەوەی ئەو شتانێکەوە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە لە ڕێگای عێراقەوە تەرەح ناکرێن بۆ ئەمریکیەکان بەڵکو لە ڕێگەی ئەمریکیەکانەوە تەرح ئەکرێن بۆ بەغدا و لە نێوان بەغدا و هەولێرایە بە ئەم شکلەیە یعنی چۆن یعنی ئەوەی کەوا گرفتە هەرێم هەندێک گرفتی هەیە لەگەڵ بەغدا بەغداش بەرامبەر بەڵام زیاتر هەرێم داواکارە هەرێم خاوەن حاجی هەرێم پێویستی بەوە هەیە کەوا بەغدا بەرەو ئەم بێت ئەمە پێویستی بە فشاری ئەمریکیەکانە لەسەر بەغدا نەک لەسەر هەرێم بەم شکلە بۆیە لە سێ هەفتەی ڕابردوو کاتی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە واشنگتن بوو ئەو بابەتانی کەەوە پێویست بێ واشنگتن لەگەڵ بەغدا سەبارەت بە هەرێمی کوردستان باسی بکە ئەو لەوێ بە ئەمریکیەکانی وتووە کەوا ئەم مەسائلانەمان هەیە بۆیە ئەمڕۆ بلینکن ئەو بابەتەی کردوێتەوە لەگەڵ سوودانی بە تایبەت مەسەلەی نەوت و مەسەلەی ئەم هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەوە هەندێک شتێکەوە پەیوەندی بە پارەوە هەبێ بۆ هەرێم سوودانی وتیوەتی ئەبێ بوجای یاسای بوجە هەموار بکەینەوە و هەندێک گرێبەستی شەیە سەر لێنوێ بکرێتەوە بۆچی چونکە یاسای بوجە 6 دلاری داناوە بۆ هەرێم بەڵام هەرێم داوای 21 دلارەکە بەڵێ بۆ خەرجینەوت بە هەر حاڵ مەبەستم ئەوەیەکەوە هەرێم خۆی ئەبێ لەگەڵ ئەمریکای قسە بکە باش تا ئەمریکەکان داوا لە بەغدا بە سەردانەکەی مەسرور بارزانی هەندێک سیناتۆر بڵێن نامیان نردبوو بۆ بایدن گلیان لێکردو کە پێشوازی لێ نەکردووە پێویست بەچی بوو کە پێشتر باز دەکرا بایدن دۆستی کوردە یاخود جێگرەکەشی پێشوازیان لە وەفدەی هەرێم نەکردبوو کە ڕۆشتە بوون من زۆر ئەوە نابینم یعنی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان سەرۆکی وەزیرانی هەرێمێکە بەس خۆ ساڵانی پێشتر ئەم حاڵەتە هەبوو ینی بارودۆخەکە ئەگۆڕێ لەوانەیە ئەوە پێشتر وازم جارێک کاک مەسعود کاتێکەوە سەرۆکی هەرێم بۆ پێشوازی لێکراوە وەلەوە زیاتر نییە بەڵام مجرد نردنی ئەو نامەیە بۆ بایدن کەوا تۆ ئاوات کردو ئەوە هەم خۆی بەخۆی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە و لە هەمان کاتا فشارێکی شە بۆ سەر بایدن بۆ ئەوی کەوا هەندێک هەنگاو بنێ بۆ سەر ئەمریکیەکان کەوا کورد دۆستێکیان هەیە لە ناو شکە پێشتر باز دەکە کە بایدن هاتووتیان دۆستی کووردە و هاتۆتە هەرێم وگرە مەسئلەکەی دۆستی کورد ئەوەی کەوا هاتووتی بە ئەلاوی تۆ واز لە سەرۆکایەتی وەزیران بێنە کە مافی یاسایی خۆتەبیدە بە مالیکی لە بەرەوەی ئێرانەکانوان پێ باشە ئێمە شومان پێ باشە بایدن بوو ئەم مەسائلانە بەو شکڵا یان هەندێک قسە نابێ بەو ئاراستەیە بکرێت لەبەر ئەوە بوونی شاندی هەرێم ئەسڵ من بە زەڕور لەوانەیە هەر بۆ بوون بێت لەوێ بێت زیاتر پێویستی بە ئەوە نییە ئەوە ینی ئێستا هەرێم چاوەڕێیە داواکاری ئەمریکیەکان لە بەغدا بەس دەوەکەی کە سوودانی لەگەڵ وەزیر دەرەوەی ئەمریکا باسی لەوە کردبێ کە نردنی موچە یاخود بە بانکیکردنی موچە مەترسینە بۆ سەر هەرێم بەڵکو ئەنجامدانی هەڵبژاردن مەترسیە بۆ سەر هەرێم باز لەوە دەکرێت کە سێکی لەم شوێ پێشتر ئاماژەم بەوە کرد کەوا زۆر بەرژەوەندی هەرێمە پەیوەندی بەغدا لەگەڵ ئەمریکا باش بێ بەڵام لەوانەیە لە مەرحەلەیەکیشە بەغدا ئەو پەیوەندی بەکاربێنە بۆ فشارخستن سەر هەرێم ینی بەکارهێنانێکی پێچەوانە ینی دوولایانە بێت هەردووکیان ئەمریکا بەکاربهێنن بۆ خۆیان جا ئەوە حاڵەتێکە حتمەن ئەبێت سوودانی ئەو قسانە بکات مەترسیشە ئەوەی کە سوودانی باسی دەکە ئەنجامدانی هەڵبژاردنەکە نا بێگومان یعنی بارودۆخی هەرێمی کوردستان ئاسایی نابێتەوە تا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نەکرێت سوپاس دەکەم کاک دکتۆر نەوزاد سەبارەت بە هەرێم ینی ئەوەی کە پێویستە بە کۆمپانە نەوتیەکان پێ دوایە داواکارێکی ڕاستە و خۆ هەبێت ینی بۆ دەستپێکردنەوە هێناردەینەوە چونکە سام کێشەیە لەسەر خەرجی بواری نەوت و بە هەمان شێوە کێشە هەیە لەسەر بۆریەکەش ئێستا بازۆکی عێراق بۆریە کۆنەکەشی نۆژان کردوەوە ئەوەی کە پێش هاتنی داعش نەوتی لێوە هەنارە کرد بەڵێ بێگومان یەکێک لە خاڵە گرنگەکان کە لەو سەردانەدا
امریکا لگل سودان باسی دکل مسئله انا در کنیا و تیاری کردستانه یعنی پیش اوش اگر بیرتان بتن رزدار مسرور بارزانی سردانی واشنطنی که ل 26 شباط 2024 یعنی پیش هم سردانه به تفاصیل باسی او مسئله که مسئله انا در کنیا و تیاری کردستان یک لو ملفانه بود که حکومت تیاری کردستان زور پیداگیری لسر کرد و دعای امریکا کرد که گوشارکان درست بکل لسر بایدن لسر اداره بایدن کاتک سودانی ده چته بای گوشار درست که سودانی را گب ده دیسان یا خور کوتن بکن او تیاری کردستان در بکن تنها کمپانی نوتیکان تیاری کردستانیش او دوایان که گل سر اوش دیسان حب کنگرسی امریکی ل مای پیش دو هفته نامه کی تیرو ترسلیان بو بایدن نوسیایی گل دیسان لو خالانه که باز کراوای که دبید اداره امریکا گوشار درست کرد مسئله هنا دا کینو تیاری کردستان که واتم اگه تل هم روی که لگودای من قناعت ما که لو ملفانه که لگل سودانی باز ذکرت و گوشارش درست ذکرت بو اوای نفتیاری کردستان هر دا بکرد بلام آیا عراق یا خلان عراقی در تیش در جرباری او داواکاری یا خود او گوشاره او دیانیه بتایبتیش وجوه جنابش آماجی بکرد استا لانی کردی حریم کردستان و عراق هندک لیک دورم بتایبت لسر مسئله نرخی اوی که کمپانی نفتیکان دادرت اشتراکاتن لسر لوا نکرا ولا لا کی دریش لانه شیعکان خویان حزیان لنیه نوتیاری کردستان هنودا بکره لبروی که بای حریم کردستان دهاتی نمینید گوشار سر حریم کردستان درست بکرتن یا خود ملفی نو لدستی حریم کردستان درم برید و بغداد از بسر ملفی نو دا بگی بتایبت بپش بسن باو بریاره که دادگاه فدرالی لمانگی شباتی 2022 درک دیجاری کردستان که یاسای نو تو غازی کردستانی هلوشان دا لپال امجد احتمال گوشاره کی تری شبیت نوش گوشار ایران نایویت نوتیاری کردستان هنودا بگی تناسب مسئله غازیش یکی که لو ملفانه بتایبتیش امریکا زور جخل سر دکت یعنی لو سردانش ل کوچکیزی لگل بل کلینتون ولا بایدنش مسئله سرباخوی عراق ل روی وزوا تنانات بالیزخانه امریکاش دیسان پیش سردانه سودانی باسی اوای کرد ما بس تیش لو اوای که ایران یعنی عراق سربخو بیت الله یا خود اصول لنا غازی حریم کردستان ور بگیریتن و پیش به ایران نباستیتن لبر اما واده کرد براستیشی دیارنی آیا امریکا در چی تجربه او گوشارانه یا گوشارکانی لچند آزدابن با اوی دوباره رگه بده نوتی حریم کردستان هم هنار در بکرید همیش عراق کار بکرد با لروی وزا بتایبل لروی گاز تنانت بالویزی امریکا باسیایی که دتوانید احتمال سر روز حریم کردستان گاز حریم کردستان بکید اگر رکات لانی و حریم بغداد بکید بلام زحمت و کو ماجم پیک لانه کی تر هیات جو دا کاریانه بویا اون پیمای زحمت دیارنی یا سودانی در چی تجربه او داواکاری امریکا و گوشارکانی کردیانه بله بس سبارت به دوخی هرم پیشتر باز دکلو سدانه مسرور بارزانی باسیان لو کرد به هالبجاردن دبی بکره نامالی هرم رگ بکره لقل عراق لسر برنامه دستور معامله بکره او ناکوکیان کیستان بتابتی لبینی پارتی و یکیتی کاریگریان هبو لسر تیروانی بلین امریکا کان لیسده بو دوخی هرم بو حکمرانی هرم سیاست امریکا سیاست که واضحه اگر تو سیر همون استدامتکانی امریکا بکی با سیاده که پالپشتی حریم کردستان دکین لچارچوی عراق دا بردام او دستواجه با کاردینا پالپشتی حریم کی بهز دکین لچارچوی عراق دا است دستواجه کی تریج با کاردین عالم پالپشتی حریم کی خوراگی رو بهز دکین لچارچوی عراق دا که با شوا لو چارچدا دبین اما وا باش سیر بکن که امریکا تا استاش حریم کردستان با او پیمان و او باش خوی دزانیتن و پیوندی باش لگلا بلام او مانای اوانه تبین سر حریم کردستانیه بو نمونه او نزدیکی 6-7 سال امریکا گوشاره که زوری درست کرده با هزی پیشمرگه بکریته یک با او هزی که گرتو هبیت ام زونمونانه نمینن تنها نینارینه تاوی گرتکان پلاس خار زور گوشاری درست کرد با او زونانه نمینن هزی پیشمرگه بکریته قلب جارتن بکریتن بگمان دیار امریکاش تبینیل سر حریم کردستان هیا بلام لو اوی که پیانده بوچی حال بجارتن ناکریان بوچی داخلی بگمان انجام ندانی حال بجاردن خوی ما بس مال بجاردنه لکات خوی دا او زیان باری کردستان پیگه حریم کردستان لوازده که بتایبت حریم کردستان در بید لچارچوب شرعیتی گلو شرعیتی مسادا سیاستی خوی بگه اما زیاتر پیگه حریم کردستان سراسری دولتی بهز دکن بلام اوی پیوست استای که بتایبت اوی که پارتی علی من بجدار حال بجاردن کم دیگر اویش تبینی خوی هل سر پروسه حل بجاردن که باسیاوت که واده کرد که دیزاینی پیش وقته هیا کرسی کاندا بش کرا و ایران دستوردانی کرد و یعنی تبینی خوی پیمای اگر او تبینیانه که پارتی مسئله بایومتری آن چهار سر بکن من پیمای پارتیش هیچ تبینی نیل سر و حل بجاردن بکره بلام او کشانه کلانیوان یعنی او تبینیانه هیا اگر چهار سر نکرین من پیمای زحمت پارتی بجار حل بجاردن میکرد باشه با کورتی لمسدانی سودانی و کدوا پرسیاریش
یعنی ئەو ڕێکەوتنەی کە باز دەکەن ڕێکەوتنێکی درێژخیان دووبارە بگەڕێنەوە کاتی دەوێ یاخود لەم سەردانە هیچ ڕێکەوتنێکی واژوو دەکرێت جا لە بواری سەربازی بێ لە بوارەکانی تر بێ یاخود بەجێ هەڵدرێ بۆ لیژنە و پێکەنانی لیژنە لێوە هەردوو لە ئەوەی کە باسی کراوە پێم وایە بۆ ئەوەیە کە لیژنەیەک پێینرا تایبەت لە باری سەربازی لیژنەیەکی باڵایە گفتوگو دەکرێت لە هەموو لایەنەکان هەڵسەنگین بوو دەکرێت کەواتە لە ڕووی ئەمنی و مەسلەی کشەنەوە یانە کشەنە من پێم وایە هیچ بڕیارێک بدرێت تەنانە احتمال هەر باسیش نایکرێت بەتایبەتەوە بۆ لیژنەی باڵا بەجێهێنرەوە بزانن تەوسیات و ئەوانە چییە بەڵام لە ڕووی ئابووری و لە ڕووی بازرگانی لە ڕووی هینانی کومپانی ئەمریکا بۆ ئیران من پێما بەلی احتمال ڕێکەوتنی زۆر لە باری سەقافی لە باری پەروەردە ئەوانە زمالە لەوانە ڕێکەوتنی زۆر ڕێکەوتن لەو بارانەدا بکرێت بەڵام لە باری سەربازیە کە چوارەی بکە ڕێکەوتنێکی کتۆپەر بکرێت و هێزەکانی ئەمریکا لە عێراق چ متەوەقع ناکە هیچ ڕێکەوتنێکی لەو شێوە بکرێت تا پێویستی بە دیالۆگ و دانستاندنێکی درێژخانەیە بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر مامۆستا چەند خوڵەکێکمانەوە بە کوردی سەوارد بەم سەردانەی سوودانی کە هاوکات لەگەڵ هێرشەکەی ئێران بۆ سەر قەواری زایۆنی کاریگەری هەبووە لەسەر سەردانەکەی؟ نا عێراق لە ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو سیاسەتی خۆی جێگیر کردووە سەبارەت بەوە بارودۆخی غەزە باشە ئیسرائیل فەڵەستین ئێران ئەمریکامانە بێلایەنە حیادە ینی وەکو دەوڵەت مەبەستم کاڵێن عێراقی فەرمی عێراقی لایەنەکانی ترنا عێراقی سیاسی یان ئەحزابە سیاسیەکانی عێراقی فەرمی سیاسەتی ئەوەیەکەوە حیادی پێوت حیادێکی ئیجابی حیادی ئیجابی معنای لە بەرژەوەندی هەم ئیجابیە لەگەڵ ئەمریکا زۆر شتێک ناکە لە ڕووی سەربازیەوە ئەسڵەن هەر ناتوانێت بیکە و ناشەوە بیکاوە پێشی ناکرێت بەڵام لە ڕێگەی ڕگەاندنەوە هەندێک هاوکاری مادی یا یارمەتیدانی خواردن و خۆراک بۆ غەزا ئەوە ینی ئەوە هەڵوێستێکی باشەوە لەوە زیاتریشی پێ ناکرێت هیچ جۆرە کاریگەریەکی نەبووە یەک شت هەیە بزانین کاک حەکیم ئەو بەرنامەی کارنامەکەی سوودانی بەرنامەکەی بە واشنگتن تەبەن من هەموویم خوێندەوە 37 لاپەڕەیە ئەوەی کەوا پەیوەبینی نێوان سوودانی و بایدنە 12 بۆ 1 بووە یعنی تەنها 1 ساعت ئەو 1 ساعتە کاتێکەوە وردی ئەەکەیتەوە بڕگەی 1 بڕگەی 2 بڕگەی 3 ئەمان 40 بۆ 42 خولەکیان بووە بۆ ئەوەی کەوا لە دانیشتن هەبێ باش ینی لە ماوەی ئەم 3-4 ڕۆژێک کەوا سوودانی ئەبێنێتەوە ئەم 40 خولەک بۆ 45 خولەک قسەی لەگەڵ بایدنا کردووە ئەکات و زیاتر نییە لەبەرەوە لەم جۆرە 40 خولەکە لەوە تۆ چاوەڕێ مەکەکەوە لەسەر ئەو دۆسیە زۆر ئاڵۆزانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە عێراقە ئەمریکایە ئێرانە جیهانیە تۆ بتەوێتەوە لەگەڵ بایدنا هەموو ئەم مەسائلانە باس بکە بگەنە ڕێکەوتن و عادەتی سەرۆکەکانیش نییە زیاتر ئەمە پەیوەندی بە لیژانی فەرعیەوە هەیە و بۆ مەسئلەی سەربازی لیژنەی فەرعی هەردانراوە و باڵای سەربازی و تاسە دوو دانیشتنی کردو چاوەڕێ وازان و ئەم جاریان سێم لە واشنگتۆنەکەن باشە بە سپارت بە بڵێنەوە درۆنەی کە هاتن بەسەر ئاسمانی هەرێمیش دادن بەشێکیان لە هەرێم تەقێنرانەوە لە هاوپەیمانان بۆچی پێشترەوە درۆنەی کە بۆ هەرێم دەهاتن نەتەقێنرانەوە بە زەم جارە تەقێنراونەتەوە ئەوە یەکێ لەو سەرنجانەی کەوا من زۆرجار باسم کردووە و هەندێک جاریش بە ئەوانەی کەوا سەفارەتی ئەمریکی لە هەندێک شوێن بیان بینم یانی ئەوان هەموو جار ئەڵێن ئێمە کوردستان ئەپارێزین هاتوون ئەمن و ئاسایشی کوردستانمان لامە بەستە بەڵامێکی ئەو درۆنانە یەن ئەگەر ڕوبەڕووی ئەوان نەبێ حەقان نیە بەسەریەوە باش بەڵام ئەگەر بۆ خۆیان بێ ئەوە ئەیتەقێنەوە دوایی بەس ئەگەر بچێتە فڕۆکەخانەی هەولێر یان بگات لە گەڕێکێکی هەولێر بکەوێتە خوارەوە بەیانێک دەرەکەن ئەڵێن ئێمە ئامانج نەبووین تەنها ئەوجارە خۆ بۆ خۆشیان نەبوو بۆ ترسی ئەوە ئەوان گوێ بگرە ئیسرائیل و ئەمریکا لە یەک جا ناکرێنەوە ئیسرائیل و ئەمریکا یەک جەستن دووڵات نین یەک جەستن هێرشکردن بۆ سەر ئیسرائیل هێرشکردنە بۆ سەر ئەمریکا بە کورتی پێ دوێ بەدەو بارگژیانە دۆخی ناوچەکە ئاڵاوتر بێ قەوارەی زاوینی وەڵام دات و سوکێسە بازوەکە لە غەزە توشی تێکشان بووە نەبەت دەتوانێت بە تەواتی بکشێتەوە نەدیلەکان ئازادکردن حەماسیشی پێ لەناو دەبرێت دوو شت هەیە یەکەمیان ئیسرائیل بێ ئەمریکا ناتوانێت زۆر پەل بەهاوێ بەڵام ئەکرێ وەڵام باتەوە بەس لەسەر ناو خاکی ئێرانەنا لە شوێنی تر سوپاس دەکەین بۆ بەڕێز مامۆستا شیروان شەمیرانی شارەزای کاروباری عێراق لە ستۆدیۆ هەروەها بەڕێز دکتۆر نەوزاد هێتوتی مامۆستای زانکۆ و شارەزای کاروباری ئەمریکا کە لە دۆکەوە لەگەڵ ماوەی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتەمەڵە